گەیاندرابوو دەوامی قوتابخانەکان دەستی پێکردەوە ئەمڕۆ قوتابیان چوونەتەوە قوتابخانە سەبارەت بە لێکردنەوەی پۆستەر و فلێکسەکان دیارە لەو ڕۆژێک کە بانگەشەی هەڵبژاردن کۆتایی پێهات لە 15 مانگە لە جیاتیەوەی کەوا لایەنە سیاسیەکان پۆستەر و فلێکسەکانیان لێ بکەنەوە زۆرینە لەبەر ئەوەی کە ئەم پۆستەر و فلێکسانە زۆرینەیان بە ئاسن دروست کرابوون چوارچێوەکانیان لەلایەن هاوڵاتیانەوە سەرجەمیان بردراون و بە خۆیان فرۆشتونیانەتەوە. کاک دانیار ئەمەوێتن باس لە کەشوهەوا بکەم لە ئیدارەی سۆران کە ئەم دوو ڕۆژە پلەکانی گەرما بە شێوەیەکی بەرچاو و دابەزیون و کەشێکی سارد ڕووی لە ناوچەکە کردووە. تاوەکو ئێستا ئەو بارانەی کە لە سەرەتای ئەم ساڵەوە باریوە لە ئیدارەی سۆران 8.4 ملیم باران بووە. پلەکانی گەرما ئەمڕۆ بەرزترین پلەی گەرما لە ئیدارەی سۆران 18 پلەی سیلیزیە و نزیمترین پلەی گەرما لە سۆران 10 پلەی سیلیزیە دیارە سارترین ناوچەش لە سنووری ئیدارەی سۆران ناحیەی حاجی ئۆمەرانە کەوا لە شەواندا لە شەوی ڕابردوو بۆ ناقسیەک دابەزیوە کە پلەکانی گەرما بە شێوەیەکی بەرچاو لە ناوچەکە دابەزیون ئەمەش وا ئاکاتن کە هاوڵاتیان پێویستیان بەوە بێتن کە گەرمکەرەوە بەکاربێنن. دیارە لە ناوچەکەش نەوت دابەشکراوە و نەوتەی کەوا حکوومەتی هەرێم بڕیاری دابوو دابەشی بکاتن بەڵام نەوتەکە نرخەکەی نرخێکی بەرزە بۆ هەر بەرمیلێک تاوەکو ئەگاتە بەردەرگای ماڵیان 160,000 دینار لە هاوڵاتیان وەرگیراوە بەڵام لە سنتەری سۆران ئەو بڕەنەوتەش تاوەکو ئێستا دابەش نەکراوە. دیارە بەرمیلێکی تەواویش نییە ئەو نەوتەی کە دابەش کراوە تەنها 200 لتر هەر بەرمیلێک 200 لتر یاتێ کردووە ئەویش نەوتەکە زیاتر بەدار ئەیپێون. دیارە ناوچەکە ناوچەیەکی ساردە ئیدارەی سۆران هاوڵاتیان بە بەرمیلێک نەوت ناتوان زستان تێپەڕن بەڵکو لە کەماڵێکی قەرەباڵغ بێ پێویستیان بە 2 سۆبا 3 سۆپا بێتن لە سنتەری سۆران پێویستی بە 5 بەرمیل 6 بەرمیلە بێتن لە ناوچە ساردەکانی وەکو ناوچەی باڵەکایەتی ناوچەی برادۆز کە ناوچەی زۆر ساردن و کوێستانی ناوچەکە بەفرێکی زۆر ئەگرێتەوە لە زستانەدا پێویستی زیاتریان بە نەوت ئەبێتن. حکوومەتی هەرێمی کوردستان خەمساردە لە بەرامبەر هاوڵاتیانی کەوا پێداویستی گەرمکەرەوەیان ساڵانە بۆ دابین ناکاتن ئەمە شوا کاتن کە هاوڵاتیانی ناوچەکە زیاتر پەنا ببەنە بەر بڕینەوەی داری دارستانەکان ئەمەش بەڕاستی کاریگەریەکی زۆری لەسەر ژینگەی ناوچەکە بووەوە کاتن کە ژینگە ساڵانە بەرەو لە ناوچون بڕواتن سەرڕایەوەی کە ساڵانە چەندین دارستان بەهۆی ئاگرکەوتنەوە ئەسووتێن و دارەکانی لە ناوچن و باڵندە چێویەکان لە ناوچن بەهۆی سوتانەوە سەرڕای ئەوەش کە وەرزی زستاندا دێتن بەهۆی خەمساردی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرامبەر هاوڵاتیان بە ناچاری لە گوندەکان پەنا بۆ بڕینەوەی داری دارستانەکان ئەبەن. حکوومەت لە بەرامبەردا هیچ ڕێگەچارەیەکی پێ نییە بۆ هاوڵاتیان و خەم لە هاوڵاتیانی ناخواتن. سەبارەت بە بارانبارین دیارە ئەمڕۆ کەشوهەوای ناوچەکە خۆرەتا و پەڵەهەور دەبێتن بەڵام لە دوای نیوەڕۆوە بارانبارین لە بەشێک لە ناوچەکان دەبارێتن و بەفریش لە ناوچە شاخاویەکانی باڵەکاتی وەکو چیای هەڵگۆرد و ئەو ناوچانە بە پێی پێشبینیەکانی کەشناسی دەبارێسن بەڵامە بەشێک بوون لە زانیاریەکانی ڕۆژ لە ئیدارەی سۆران. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامێرمان ئازاد ئۆمەراوایی بە شازێکی